ئەمانە ژمارەیەک لەو منداڵانن کە بە هۆکاری بۆ ماوەی یان هۆکاری تر دووچاری گرفتی خواردبوونی بڕبڕی پشت بوون و پێویستیان بە چارەسەر بووە. بۆ هاوکاریکردنی ئەو منداڵانە منداڵپارێزی کوردستان پزیشکی پسپۆڕی خۆبەخشی لە دەرەوەی هەرێمی کوردستان هێناوەتە شاری سلێمانی بۆ ئەوەی کەیسی ئەو منداڵانە ببین و چارەسەری پێویستیان بۆ بکەن. دوای بینین و پشکنینیان لە نەخۆشخانەی شار نەشتەرگەری بۆ چەند منداڵێک کرا. زۆر خۆمە بەختەوەرە زانم کە دوای چەند ساڵێک لە چاوەڕوانکردن و ئەو خەوم هاتە دی کە بتوانم ئەو مناڵانی کە پێویستیان بە نەشتەرگەری بۆ ڕاستکردنەوەی پشت هەیە ئەمڕۆ بە یارمەتی وەکو خۆجەران بفەرمووت مناڵپارێزی کوردستان و بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەی شار یەکەم کەیسمان عملیات کرد بە سەرکەوتووی. ئەم مناڵانە زۆر نازان سەبەبی توشبوونی بۆ نەخۆشی خواردبوونەکە چیە، بەڵام هەندێک مناڵان لە بتەمەنی هەرزەکاریە بەهۆی سەبەبی وراسی و هەندێک نەخۆشی هۆرمۆنات و ئەوە پشتەکەیان خوارەوێ بۆ تاکو لە گەشەکردنیشان وردە پشتەکەیان خوارە بێتەوە قەمور بنەوە. ئەگەر لە تەمەنێکی تایبەتیە بووینەکەی ئەم عملیاتە دوایی زۆر خوارە بێتەوە و تاوای لێ بۆ ناکرێت. ئەمڕۆ بەداخەوە خەڵکیی زۆر دەبینی لە شاری سلێمانی لە کوردستانە قەمورن پشتیان خوارە زۆر بە خواری ڕن. ئەمانە هەموو ئەبوایە لە تەمەنی 15 ساڵیا بۆیان کردە. منداڵپارێزی کوردستان بە هەمانگی نەخۆشخانەی شار و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە کۆی 20 منداڵکە گرفتی خواردبوونی بڕبڕی پشتیان هەبووە بە چەند قۆناغێک بڕیاردرا 4 منداڵیان نەشتەرگەریان بۆ بکرێت. ئەم کاری کە دکتۆر کردوێتی خۆبەخشانەیە لەلایەن خۆیەوە پەیوەندی بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە کردووە بۆ ئەوەی خزمەتی مناڵان بکات. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیش هەستاوە بە تەنسیقکردن و ڕێکەوتن لەگەڵ بەرەوبەرایەتی تەندروستی سلێمانی و خەستەخانەی شار. خۆشبەختانە ئەوانش پشتگیرێکی زۆریان هەبوو لە دابینکردنی هەموو پێداویستی پزیشکیەکان لەلایەن بەرەوبەرایەتی تەندروستی سلێمانیەوە و نەخۆشخانەی شاریش بە دابینکردنی هەموو پێداویستیەکان بۆ هۆڵی نەشتەرگەری و هەموو ئەو پێداویستیانی کە بەکارهێنرێت لە نەشتەرگەریەکانە. دیارە ئێمە چەند جارێک بە یارمەتی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و پزیشکەکانی خۆمان و کۆمەڵی پزیشکی خۆبەخش کە لە دەری وڵاتێنەوە ئەمە چەندەم جارە کە ئێمە ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەنجامەدەین بە تایبەت بە نەشتەرگەری فەقەرات ئەمە دووەم جارە نەخۆشخانەی شارەکرێ. دیارە خودی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە یارمەتی فەرمانگەی تەندروستی سلێمانی و شخصی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەستاون بە دابینکردنی پێداویستیەکان بۆ ئەم نەخۆشانە و لە نەخۆشخانەی شار بە یارمەتی پزیشکانی خۆمان و بەڕێز دکتۆر کاردۆ کە لە وڵاتی سویدەوە هاتووە خۆبەخشانە کە 4 نەشتەرگەری ئەنجامەدەن. ئەمە بەڕاستی جۆری نەشتەرگەریکە نەشتەرگەریکی قورسە، یەکێک لەو نەشتەرگەرانی کە بەڕاستی پارێکی زۆری تێئەچێت بە تایبەتی لە دەروی وڵات دەکرێت بە دڵنیاییەوە لە کوردستانە ناکرێت لە عێراق ناکرێت. بەڵام جارە ئێمە بە یارمەتی ڕێکخراوی مناڵپارێز بە دەستخۆشی ساڵی جارێ یا 2 ساڵ جارێ ئەم شتە ئەکەین و ڕێکخینەوە نەخۆشخانە حازرەکرێ و بە دەستخۆشی بۆ ئەو تیمەی نەخۆشخانەی شار کە بە لە بەڕێز دکتۆر ئاودێر و دکتۆر هێمن و دکتۆر ئاری سامی و دکتۆر هەندرێن و بەگشتی دکتۆرەکانی مێشک و دەماری خۆمان کە ئەمانە هەم دوو ئیسفادەکەین ئێمە هەم یەکەم ئەم نەخۆشانەی ئیسفادەکەن، دووەم خیبرەیەکی باشتر و ممارەسە و خیبرەی ئەو دکتۆرانی کە لە وڵاتی سویدیا لە وڵاتی هندستانەوە پێشتر هاتبوون وەریەگری لەیان و بەشک و بتوانین ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەگەر بتوانین جیهازانە دابینکەین و ئەم پێداویستیانە دابینکەین بۆی هاوڵاتیانی کوردستان بتوان لەم خزمەتگوزاریانە بێبەش نەبن. منداڵپارێزی کوردستان وەک هەنگاوێکی مرۆیی و گرنگیدان بە بواری تەندروستی منداڵان پێشتریش چەندین تیمی پسپۆڕی لە دەرەوەی وڵات هێناوە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری دەگمەنی منداڵان و لەم قۆناغەشدا لە ڕێگەی هێنانی پزیشک لە دەرەوەی هەرێمی کوردستان چارەسەری ئەو منداڵانە دەکات کە گرفتی خواردبوونەوەی بڕبڕی پشتیان هەیە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.